دێمی نەبووە بەس ئاویەکەیە هەر هیچ نەبووە نانە هیچ نەبوو ئاویش دێمی کاکە من ئەسڵاو لێبێت سەبارەت بە وەرگرتنی گەنمی جوتیاران لەمڕۆ دەست بە وەرگرتنی گەنم دەکرێت لە چەند من کە وەردەگیرێت میکانیزمەکان بە گشتی چۆن وەکو باسمان کرد لە پرس کۆنفرانسەکە ئێمە بەپێی خشتێک دەکرێتن لە قەزای خوشتەوە دەست پێ دەکرێت کە زۆرترین بەرهەمی گەنمی هەیە ساڵانە دواتر بەرەو ناحیەی شەمام و قەزای خەبات و دواتر بەرەو بەڕانەتی و سنووری ناحیەی قەزای بەحرکە بەو شێوازە وەردەگرێتن خشتە دانراوە بۆەوەی شۆفێران و جوتیاران شۆفێری باڵ هەڵگرەکان یان جوتیارەکان تووشی قەڵەباڵغێکی زۆر نەبن بەپێ ئەو بەرنمەیە ئێمە وەکو لێژنەی باڵم بەرنمەیەکی توکماوەندانەوە کە وەکو ساڵانی پێشتر کەمترین تێچوو بۆ جوتیارەکە بێ و بە زووترین کاتیش پرۆسەکە جێبەجێ بکرێتەوە. باشە کاکە من سەبارەت بە نرخی وەرگرتنی سایلۆی هەولێر نرخەکە ئەوانەی ئاودێریان بۆ کراوە چۆن ئەوانەی ئاودێریان بۆ نەکراوە ئاماژەم پێ کردەوەی کە بە شێوازی باڵێن ئاویدا و بە مەڕەشەیان بە هەر شێوازێکی تری کە بەکاردێتن لە ڕووی پشتتوکاڵیەوە ئەگەر گەنمەکەی گەنمێکی زۆر باش بێ کوالیتەکەی باش بێ 850,000 دینار حکومەتی عراقی دەستنیشانی کردو وەزارەتی بازرگانی عراق کە لیان وەردەگیرێتن ئەوەی کە بە دێمی شەو بە ئاوی باران گەشەی کردووە ئەو بە 800,000 دینار لیان وەردەگیرێت. پرۆسی وەرگرتنی گەنم لە شاری هەولێر لە چەند ڕۆژ دەخایەنێت و بابلین بەڵێ بەپێی ئەو بڕە لە ڕووی هوەریەوەش چۆن مامەڵی لەگەر دەکرێتن بەڵام ئەو کاتێ بۆ ئێمە دیاریکراوە نزیکەی 45 ڕۆژە ڕەنگە زیاد بکەیان کە مکاتن لە کۆتایی بە دیار دەکەوێت. باشە کاکە من لێستاوە دەست بۆ وەرگرتنی گەنم کرا بەڵام ساڵانە کێشەی هاتنی پارەی جوتیاران کێشەی بۆ دروست دەبێت ئەم ساڵ چ میکانیزمێکتان کردوتە بەر بۆی ئەو کێشەی تا ڕادەیە کەمتر بێتن. لە 3 ساڵی ڕابردوو ئەو کێشەیەمان کەمتر بووە ئەوە ئی ساڵانی زووتر بوون ساڵی 2014 و 15 و 16 ئەو کێشانە هەبوو بەڵام لە خۆشبەختانە لە کابینەی نوێمی حکومەتی هەرێم ئەوە یەکلایی کراوە لەگەڵ حکومەتی ئیتیحادی کە بە زووترین کات پێشەوەی پرۆسەکەش کۆتایی پێبێتن مستحقات یان با بڵێن ئەو ڕەپارەی کە مستحقە بۆ جوتیارانی کە یەکەم وەج بە تەسلیم بە سالیەکانیان کردو پارەکانی خۆیان وەرگرتووە. ماندی نەبی سەر هەردوو چاندەیەکەم معاملاتەکەتەوە کرد ئەرێ وەڵە خوای بەزیاد گەنم وەردەگیری إن شاء الله چەند دوون متەیە والله خۆی 6 دۆنم سایقم بارەی فەلاعە بەێ عەفدەتان و 100 چلیان نووسە ڕێکارەکان کووە خوای بەزیاد زۆر باشە ئەگە وچی پار بۆ زۆر باشە پار بەڕاستی سەبووی جوان بوو یعنی کەس لێی نەبوو ئەگە ئەو ساریش هەروشی پاربی زۆر باشی چشمانی ان شاء الله ئەین پار باش لە خوای بەزیاد زۆر باش بوو. باشە لێرە چ ڕێکارێکێ تا جوتیاران گەنمەکانی خۆیان تەسلیمی سایلۆ لێ لە زراعی کتابەکەت دەدەسی ڕێنمایەکە دێت ئێرە و لێ ناوەکە دەکرێت و چژۆری پشکنی لۆ گەنمە دەکرێت پشکنی چاچش دەکرێت هیچ مشکلەی نییە ئەگە گەنمەکەت خراپبی نەفسە یانشنی ڕفزبی ئارێوەڵە بەس لەخوای بەزای زۆر باشە باشە تازە سالی دەبتەوە بە زۆر باش چێشنی شاڵی چێشن ئەوانەی ئەو گەنمانیان هینە با بڵێنە جوتیارانە گەنمی ئەوانەی ئاودێریان لۆکریانوانە ئاودێریان و نانە بەس ئاودێری بەس ئەوی دێمی نەبووە بەس ئاویەکەیە هەر هیچ نەبووە نانە هیچ نەبوو ئاوی دێمی